الحمد لله الذي كفى والصلاة والسلام على سيدنا محمد المصطفى وعلى آله وصحبه أهل الصدق والوفاء. براو خشك إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە ئێمە وەکو مسلمان و ئیماندار هەموو کات دەبێت هاوخەم و هاوسۆز بین بۆ مسلمانان و بۆ ئیمانداران، بەشدار بین لە خۆشیەکانیانە و بێتاقەت بین و هاوخەمیان بین لە کاتی بەڵاو مصیبەت و ناڕەحەتیەکانە. مسلمانان بۆ مسلمانان ئەبێ لە یەک جەستەی تەنها بن، وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم. ئەگەر بێت و مسلمانی ئازاری بێ و نەخۆش بێ، دەبێت وەک جەستە تەواوی جەستە هەمووی نەخۆش بێ و هەموو ئومەی ئیسلامی نەخۆش بێ. ئەگەر مسلمان بێخۆشی بێ و لە لووتکەی سەعادەت و بەختەوەریە بێ، دەبێت هەموو مسلمانان ئەو خۆشیە بە خۆشی خۆیان بزانن. ئەگینا ئیمانیان تەواو نابێ و پێیان ناوتێ ئیمانداری تەواو. هاوخەمی ئێمەی مسلمانی میلەتی کورد بۆ ئەو مسلمانانەی کەوا لە غەزە و فەلەستینن، دوژمنێکی سەرسەختی ئێمە ئیهانەیان ئەکەن و خاک و وڵاتیان داگیر ئەکەن و قودسی شەریف وێرانەکەن، بەڕاستی وەک مسلمان ئێمە ئەبێ هاوخەمیان بین، ئەبێ بە خەمی گەورەی خۆمانی بزانین، چونکە ئێمە لەژێر شیعاری ئینەمە المؤمنون ئیخوەتون برای یەکترین. مەهماکان ئەگەر براکەت زاڵم بێ و ستەمکار بێت، بێ هەڵوێست بێ بەرامبەر بە تۆ، بیدە دەست خوا. گرنگ ئەوەیە تۆ ئەرکی ئاینی خۆت جێبەجێ بکەی، خاوەن هەڵوێستی لە بەرامبەر ئەوەی کە خوا و پێغەمبەر ئەمری پێکردووی. ئێمە وەکو مسلمان وەک ئیماندار هەمیشە و دائیم وتومانە قودس پیرۆزە لامان. قودس کێشەی عەرەب نییە بەتەنها، کێشەی میلەتێک نییە بەتەنها، کێشەی هەموو مسلمانانە. بەڵام سیاسەتی نەگریسی جیهانی بەتایبەت عەرەب خۆیان وایان لێکرد، کردیان بە کێشەیەکی عەرەبی. لەوە بچووکتریان کردەوە، کردیانە کێشەی فەلەستین و ئیسرائیل. لەوەی بچووکتریان کردەوە، کردیانە کێشەی حەماس و ئیسرائیل. ئەگەر ببێرین سەرنج بین، ئەمڕۆ بەڕاستی دنیا وەکو دەیەکی بچکۆلەی لێ هاتووە و بچووکتریش. یەک وڵاتی عەرەبی بەڕاستی غەیری میلەتەکەی لە ئاست دەسەڵات و سیاسەتە ئەو مەوقیفە ئەو تۆی نییە کەوا دڵی مسلمانان خۆشکە. چونکە بۆ مەعلوماتان هەرچی دووەلی عەرەبیە کە دروست بووە، دەستکیسەی یەهود و گاور و جوولەکە بووە. کاتی خۆی ئەگەر مێژوو بخوێننەوە ئەزانن کە چۆن وڵاتی سعود دروست بووە، دەوڵەتی کۆیت چۆن دروست بووە، مەغریب و جەزایر چۆن دروست بووە، عێراقی ئێمە چۆن دروست بووە، کورد چۆن کراوە بە 4 پارچە و 5 پارچەوە. ئەمە هەمووی تاریخ باسیەکە، مێژوو ڕەحمی بە کەس ناکە. بەڵام وەک مسلمان بۆ ئەبێ ئەمە هاوخەمی مسلمانانی فەلەستین بین، بۆ ئەبێ بەڕاستی کێشەی قودس بە کێشەی خۆمان بزانین. زۆر جار ڕئیسە و قیادە کوردیەکانی ئێمە نامە ناوی کەس بەرم بێتە ڕێکلام بۆ لەیان و بە عیز بێت. زۆرێک لە ئاستی بەرزی میلەتی کووردا هەموو جارێ وتویانە کێشەی میلەتی کورد و کێشەی فەلەستین یەک کێشەیە. ئەوان کێشەی خاکیانە، ئێمەش کێشەی خاکمان هەیە لەگەڵ دوژمنانی چواردەوری خۆمانە. ئەمە مەوقیفێکە تۆمار کراوە لە تاریخا بۆ قیاداتی کوردی. هەر کەسێک کردوێتی قسەیەکی جوانە، بەڵام من ئەوەیان ناڵێم. ئێمە ئەڵێن وەکو مسلمان، ئێمە مسلمانین، ئیماندارین. کێشەی ئەرز و خاکی فەلەستین و قودسی شەریف کێشەیەکی ئیمانی و دینیە، جوولەکە داگیری کردووە لە مسلمانان و ئیمانداران. وەک نەتەوە ناڵێن، وەک مسلمان، وەک ئیماندار کە هەمومان برای یەکترین خۆشەویستان. بۆ دەبێ ئێمە هاوخەمیان بین لەبەر چەند هۆکارێک. یەکەم، وەک مرۆڤایەتی، وەک مرۆڤ بەڕاستی هەر کەسێک مرۆڤ بێ و ئینسان بێ، ئەبێ قەتڵ و قیتال و کوشتنی پێ ناخۆش بێت. چونکە مافێکی مرۆڤی درۆزن دانراوە لە جیهانە بۆ ئەوەی کەوا خەڵک نەکوژرێت، خەڵک مافی پارێزراو بێ، میلەتان ئازاد بن. بەڵام ئەسڵ و ئەساسی نیە، چەند جاری باسمان کردووە
ئەم مافی مرۆڤ و ئەم نەتەوەیە گرتوانە ئەمە شینی خۆیانەکەن و شینی پاراستنی قەوارەی جوولەکە و گاور ئەکەن. ئەینان ڕۆژانە هەزار مسلمان بکوژرێت بەبای خەیاڵانە نایە، هەزاران مسلمانان تیرۆر ئەکرێ بەبای خەیاڵانە نایە، هەزاران شوێنی مسلمانان تەدمیر ئەکرێ، وڵاتی مسلمانان تەدمیر ئەکرێ بەبای خەیاڵانە نایە. بەڵام پشیلەیەکی جوولەکەیە گاورێ بتۆپێ هێنە سەر خەت و هەمووی ئەلامی لێ ئاگادارەکەن و وەکو سەری وەکو دنیا ڕۆخاوێ بەسەرێکە. بەڵام ڕۆژانە چەند مسلمان شەهید دەبێ، چەند مسلمان ئەکوژرێ، چەند مسلمان ئیهانە ئەکرێ. پێشووتر ئیسرائیل هەر بەردەوام بوو لە بەرامبەر مسلمانە، بۆرما بەرامبەر مسلمانان، چیچان رووسیا بەرامبەر مسلمانان، عێراق بەرامبەر میلەتی کوردی مسلمان، چەندەها گەل و میلەت لەژێر زاڵم و ستەمکاران ئەچەوسێتەوە. بەڵام ئێستەیش لە کاتی خۆی و شوێنی خۆیان مافی مرۆڤی درۆزن نهاتە سەرخەت بڵێ خۆ میلەتی کوردە ئینسانن ئینسان بۆ ئەیان کوژن بۆ ئەنفالیانەکەن. ئەی خێر بوو نهاتە سەرخەت لەو کاتە بە چەکی ئەوان، بە کیمیایی ئەوان، بە پاڵپشتی ئەوان ئێمە کیمیایی باران کراین، بە پاڵپشتی ئەوان پەیمانی سایگزبی کۆ باشترین بەڵگەیە کورد کراوە چوار پارچە. ئێمە عەرەب زوڵمی لە نەکردین زۆرتر، ئێمە ئەوروپا زوڵمی لێ کردوین، ئێمە ئەنگلیز و ئەمریکا زوڵمی لێ کردوین. عەرەبیش کە ئیسە زوڵمان لێکا نۆکەر و بێگان و دەسەڵات بێگانە پەرستە و مەقاشی دەستی ئەوانە. بە ئەمری ئەوان هەموو یانێکیان بەرامبەر بە ئێمە کرد. مسلمان نەیکرد، ئیسلام نەیکرد، ئیماندار نەیکرد. ئەوەی کردی ئەلمانی بوو، شۆڤێنی بوو، دیموکرات خواز بوو بە حسابی خۆی. ئەگەر ناوی خوا و پێغەمبەریشی بەکارهێنابێ ئەمە وەکو ئەوەی کەوا کارە قێزەونەکانی خۆی پێ داپۆشەیە بەناو ئیسلام و بەناو دین و بەناو قورئان و کارەکانی خۆی کردووە. زۆر کەس قورئان و ئیسلامی کرد بە وەسیلەی دەسەڵاتی خۆی و گەشتن بە دەسەڵاتی خۆی خۆشەویستان. بەڵام ئێمە ئەڵێن وەک مرۆڤ ئینسان خاوەنی ڕێزە، هەموو مرۆڤێک ئەمە پێناسی دەستوری مافی جیهانی مرۆڤایەتیە کە هەموو ئینسانێک مافی قسەی خۆی هەیە، مافی کیانی خۆی هەیە، مافی خوێنی خۆی هەیە، مافی ژیانی هەیە، مافی دەوڵەتداری خۆی هەیە. وەک ئینسانێت ئەبێ یەکەم جار پێمان ناخۆش بێت، چونکە ئینسان ئەبێ لای ئینسان پیرۆز و گەورە بێ. خوا بەو عەزەمەتیە فەرمێت لەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئێمە ڕێزمانە بەنی ئادەمەکان گرتووە. ئەوە وەکو ئینسانێت. بەڵام وەک ئینسانێت ئەوروپا و ئەمریکا و ئینگلیز و بەریتانیا و ئیسرائیل حساب بۆ مسلمان ناکەن، حسابی یەک پشیلە بۆ مسلمان ناکەن. پشیلەی لە ئەوان پیرۆسرە لە منداڵێکی مسلمان، لە پیاوێکی مسلمان، لە کەسێکی مسلمان، لە ئافرەتێکی مسلمان. ئەوە قانون و یاسای جوولەکەیە. خوا فەرمێت ئەبێ ئاگای لەوە بێت، خوا فەرمێت وەلەن تەرضا عنکە اليەهود وەلا النەسارا حتى تتبع ملتهم. گاور و جوولەکە قەت لە ئێوە ڕازی نابن. چەند خۆتان بکەن بە قوربانیان، چەند ماساویان بۆ بکەن، چەند ماڵ و سەر و سامانیان بنێ، چەند خۆتان بکەنە مەقاشی دەستیان، ئێوە بە ئینسان نازانن تا خۆتان نەکەن بە گاور و جوولەکە. ئێمەش مسلمانین، قەت ئامادە نین دین و ئاینی خۆمان بفرۆشین و بیگۆڕینەوە بە دینێکی بەتاڵی منحەریفی بەتاڵ. خۆشەویستان، ئەوە وەکو مرۆڤایەتی، وەک مسلمان و ئیمانداریش بەڕاستی ئێمە قودسی شەریفی محتەلی داگیرکراو یەکێکە لە پیرۆزەکانی ئیسلام، قیبلەی یەکەمی مسلمانانە. سێم مزگەوتی پیرۆزە لە ئیسلامە کە پێغەمبەری خوا من لا تشد الرحال إلا إلى 3 مساجد. مەڕۆن بۆ پیرۆزی نوێژ بۆ هیچ مزگەوتێک ئیلا سێ مزگەوت نەوەیە: مزگەوتی حەرەمی شەریف مەککە، مزگەوتی مەدینەی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، مزگەوتی قودسی پیرۆز. مزگەوتی قودس بۆیە پیرۆزە، یەکەم قیبلەی ئێمەیە و سێیەم مزگەوتی پیرۆزە لای ئێمە. شوێنی بەرزبوونەوەی ڕەسوولی ئەکرەمە بۆ ئاسمانەکان و عروجی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆ حوزوری حەق تەعالا. شوێنی کۆبوونەوەی پێغەمبەرانە لە خزمەت پێغەمبەر و بەیعەتی پێغەمبەرانە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. قودسی شەریف بۆ ئێمە گرنگی و بایەخی خۆی هەیە. خۆشەویستان، بۆیە ئێمە لە ئیسلامە قودس و پاراستنی قودس بە شەعیرە ئەزانین. هەر کەسێ خۆشەویستی بۆ قودس نەبێ، ڕۆحی گیان فیداییتیانە بێ بە قودس، بۆ پاراستنی قودس، پێی خۆش بێ ئیهانە بکرێت، لە ئیمانی خۆی بترسێت. پێغەمبەر خوا ئەفەرمێت
ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئەوەی کەوا شعیرەی ئیسلام بە پیرۆز بزانێ دڵنیابەوە ئیمانداری تەواوە. قودس شعیرە لە هیچ شتێک شعیرە نییە. قودس شعیرەیە، قودس سروتە، قود پیرۆزی ئێمەیە، قودسی پیرۆز یەکێکە لە پیرۆزەکانی ئێمە. ئەبێت تۆی مسلمان دایمە دڵت لای بێ، دایمە بە پیرۆزی بزانی. ئەگەر وابی مانای وایە ئیمانت سابتە، ئیمانت جێگرە، هاوڵی پێغەمبەر و دۆستانی پێغەمبەری صلی الله عليه وسلم. بەڵام ئەگەر وا نەبی بڵێ قودس کێشە ئێمە نییە، کەی مشکیلەی ئێمەیە، پەیوەندی بە ئێمەوە نییە، دڵنیا بە ئیماندار نیت تۆ. قودس نەهی عەرەبە، نەهی کوردە، نەهی فاسە، نەهی تورکە. قودس پیرۆزی ئیسلامە و قیبلەی یەکەمی مسلمانانە و شوێنی کۆبوونەوەی پێغەمبەرانە و بەرزبوونەوەی پێغەمبەری ئێمەیە صلی الله عليه وسلم. خاکی مسلمانانە و جوولەکەی مەلعون لەسەر خاکی مسلمانان بە دەستکیسەی ئەمریکا و بەریتانیا دەوڵەتیان بۆ دروست کراوە. بەڵێ عەرەبیشی لەگەڵا بوو، چونکە بەڵگەی مەلموسەیە. کاتێکەوە دەوڵەتی سعودی دروست بوو، هەر عەبدولعەزیزی ئالی سعودی ئالی سەلول بوو بە ئەمری ئەو کەوا دەوڵەتی جوولەکە دروست بکرێ لە خاکی فەلەستینە. عەرەب خۆی فرۆشتی. خۆشەویستان، بەڵام بە پشتیوانی کێ؟ ئەمریکا و ئینگلیز، بە پشتیوانی عەرەب خۆی. بەڵام قودس ئێمە وەکو مسلمان ئیماندار پیرۆزە لە پیرۆزەکانی ئێمە، وەک مەکە و مەدینە سەیریەکەین و پیرۆزە لامان. و هەروەها مسلمانان برای یەکترین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، ئەفەرمێت پێش پێغەمبەر قورئان واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم. ومن نص قرآن خوا فەرمێت دەست بگرن بە گورێز و پەتی ئیسلامە ولا شيء وابرابن وكونوا عباد الله إخوانا. برای یەکتری بن، زوڵم لە یەکتری مەکەن. اینجا پێغەمبەریش ئەفەرمێت المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه ومن كان في حاجة أخيه كان الله في حاجته ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كربات يوم القيامة ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. رواه البخاري ومسلم. پێغەمبەری خوا من مسلمان برای مسلمانە، مسلمان زوڵم لە مسلمان ناکا، ئیماندار بەرامبەر بە ئیماندار دەست و زبانی پارێزرا و ئەمینە. مسلمان تەسلیم ناکا، خەجاڵەتی ناکا، پشتی دەگرێت، زوڵمی لێ ناکا، نایدا بەدەست دوژمنەوە، حەز ناکا زەلیلی بەردەستی دوژمن بێت. ئەوەی حەز ئەکا مسلمانان زەلیلی بەردەستی یەهود و گاور بن، دڵنیا بە بەشدارە لەو قەتڵ و قیتالە. لەو قەتڵ و قیتالێکە خوا فەرمێ هەر کەسێک بکوژە بە ناحەقی وەکەوای هەموو دنیای کوشت بێت. تۆیەکەوا خۆت بە مسلمان نەزانی و تەسکەرەکەت لێ نووساوە مسلیم، ئەڵێی با بکوژێن چونکە عەرەبن، والله بەشداری لەو قەتڵ و قیتالە. مسلمان لا إله إلا الله محمد رسول الله. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم انصر أخاك ظالما أو مظلوما. براکەت سەرخە، ئەگەر زاڵم بوو مەیەڵە زوڵم کە، ئەگەر زاڵم بوو یا مەزلوم سەریخە. کان قوربان ئەگەر زاڵم بێت چۆن سەریخەین؟ فەرمی مەیەڵە زوڵم کە. ئەگەر مەزلومیش بوو سەریخەن. بەچی سەرئەخرێن؟ بەچی؟ بەوەی کەوا تۆ ئەمڕۆک و مسلمان هەڵوێستی هەبێ، مەوقیف و هەبێ، دوعای بۆ بکەی کەوا خوا بیپارێزێ لە شەڕی نەگریسی یەهودی مەلعونی خەسیس و پیس. ئەگەر ئەو مەوقیفەت نەبێت کە ئەضعەف الئیمانە لە ئیمانی خۆت بترسە ئیماندار نیت بەڕاستی. پێغەمبەرە فەرمێت مسلمان زەلیل و ڕسوای بەردەستی دوژمن ناکا. اینجا خۆشەویستان، پێغەمبەرە فەرمێ هەر کەسێک هەڵسێ حاجەت و پێویستاتی برایی خۆی جێبەجێکە، خوا پێویستەکانی بۆ جێبەجێکا لە دنیا و لە قیامەتە. هەر کەسێ دەرگای خێر لە مسلمانێ بکاتەوە، لە کاتی بەڵاو مصیبەتە کێشەیەکی بۆ حەلکە، لە مصیبەتێکە بەسەری کاتەوە، لە کاتی نەخۆشی و سەرێچە و پێشە بڕوا بۆ لای دڵنەوایی باتەوە، خوای تەبارەک و تەعالە لە قیامەتە کێشەکانی بۆ چارەسەرەکە، کوڕوبات و ناڕەحەتی قیامەت و مصیبەتی قیامەتی لەسەر لابە. هەر کەسێ عیبی مسلمان داپۆشێ، سەتری مسلمان بکە، ئابڕووی نەبا و فەسقی نەکە، خوای گەورە لە قیامەتە ئابڕووی ئەپارێزێ و سەتری ئەکا، چونکە خوا سەتارە. کەواتە تۆی مسلمان ئەوەی بڵێ لا إله إلا الله ومحمد رسول الله براتە، ئەبێ زوڵمی لێ نەکەی و حەز نەکەی بزەریلی بەدەستی دوژمن بێ. خۆشەویستان، لەبەر ئەم نوقتانە ئێمە برامانن و هەروەها بێ ئاگاداری ئەوەش بین
أبي أقاداري أو بين بيغمبر فرميت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحبه لنفسه. أفرمي إيماني هيس كسيك لأيوة تواو نابيه حتى أوي بو نفسي خوي بي خوش بو براكي بي خوش نبي إيماني نية. إيماني نية ونلا إيمان دارم من بيم خوش أخوم خاوني دولت بم، خاوني أمن وأمان بم، خاوني أو بم كوا ظالم نبم مظلوم نبم، خاوني أو بم عزتم بيه نصتم هبيه لخوش گزرانيا بم. أما حزي نفسي همو مسلمانك أي بوشي بيت خوشني بو بلاي مسلماناني غزة وفلسطين أوان لنا خوشيا بنو لجير استمو ظلما بن چون جوابي پیغمبر ديتو لقيامتا چون جوابي خواه ديتو لقيامتا. خوشويستان ولا تزر وازرة وزر أخرى كستاواني كسل ناقري عربيك ظلمي لتو كردو تركيا ظلمي لتو كردو فارسيا ظلمي لتو كردو شرطني هم ينزال مستمكار بن زورك لناو موقفي أو ملتان شاهية خاوني موقف برانبر باقصي كردي هل لناو حماسة هل لناو عربة هل لناو تركا هل لناو فارسكانا بروم يجوب خيونا روا. أما مسأليك بسياسات كراوا أما مسأليك ديني نية بويا توي مسلمان بي آقادار بي وك مسلمان قدس ببيروز بزاني بقبلية كمي خوتي بزاني فداي قدس بي قدس خوش بويا بيتنا خوش بيه مسلماناني قدس وفلسطين وغزة وان بسرديه لبر إيمان ودينت أقر وابي أو براسي تو ماناي إيمان داري إسلامتي باراستوا إيمان وإسلام لدل تاجي قربوا تو شعيري إسلام باراستوا تقوى لدل تاجي قربوا چونك تو مسلماني راستقيني وك إسلام ومسلمان بيركيتوا نك وك سياسة وحزبيات ونتوا بارستي. خوشويستان وهروها لبرشي من رقمان بلا إسرائيل يمن نابير وكو مسلمان رقمان بلا كس إلا لبر فعل أقرابكاني نبير يهودا قاورة جولكية مسلمانة تركا فارسة كردة ظالم ظالمة أبي الرقمان بلا بد ظلمكي نك لبر قوشتو خيونو ذاتكي جولكا ظالمة خواج بظالم ناوي بردوها تو شوك إيمان دار قرآن يا صاحب بيشواته خوا بيت أفرميت قورتين دجمني تو جولكيه أو تا أفرميت لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. خوا أفرميت أويك وزور بشدة دجمني مسلمانانا إهانة بمسلمانانك دائما لبلانا يبو مسلمانان كي يهودي ملعونة بنو إسرائيل فتنه معالما همو عالم بدس بنو إسرائيل يجري خواردوه كاتي خوي هتلر ناقيله وهم يعني كرب آشا زور بيننا وبرد يك نفريان بمن دو فتنه معالمة خوا لسر فتنه اوان كزور بي پیغمبران شهيد كرد زور بي پیاوچاکان شهيد كرد چونك أهلي بوهتانا أهلي فسادا أهلي تاوانا أهلي جريما أتباع الدجالين ومعلوماتان وإخوة فرمد تبيسترين قوما كدجاتي مسلمانان كان برانبر قاورة كان خوانا أفرمي قوميك زور زور برحب يا برانبر مسلمانان أو أنا كالن إيما النصارين إيما قاورين بالفعل مسيحيات زور برحب ترى برانبر بمسلمانان تا جولكي ملعون خوشويستان خوابت جولكي كم دشمني سرسختي أويا دوام مشركة كان أواني كواب بتبرسني هشتا بتبرسكان دشمناتيان كم درا برامبر لتشاو يهودا بينيتان بوزي ملعونة كان تيان كربا مسلماناني بورما لبيشو ترى على صدم إسلام ودواء إسلاما أما فرماني خوايا لبر أو بيتو الرقب يلا قاو رجولك رقب يلا مشرك چونك دشمني سرسختي تون بلام أجر يهودك أمين بو مسيحك أمين بو قاورك أمين بو بتبرسك أمين بو وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله أجر مسلمان أجر يهودك أمين بو بيغمد دراوسي جولكي بو دراوسي مسيحية بو دراوسي مشركية بو توش أماني بيبدا أماني بيبدا دراوسي تيبكا يا من نالن همو يهودي خرافة همو جولكي خرافة همو قاوري خرافة لنا ملتي كردية ما قاورو جولكي ومسلمان بيك وشياون مسلمان ليكترين كردوها بلام أوي كوا دولتي بو دروس كراو إستا لسر خاكي مسلمان ومسلمان وشي أما الظالمة ظالمة شوك من
یەهود بێ گاور بێ مسلمانی زۆڵمە زوڵماتە لە ڕۆژی قیامەتەوە لە دنیادا خۆشەویستان هەر کەسێ بیکە ئەبێت تۆ ڕق بێ لێی ئەجا خوای ئەفەرمێت مسلمانان ئاگادار بن يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء أي مسلمان إيمان داران قد دوستایەتی لەگەڵ گاور و جوولەکە مەکەن و مەیانکەن بە گەورەی خۆتان وەک ئەمڕۆ هەرچی دووەلی ئیسلامی یەهود و گاوری کردو بە گەورەی خۆی بە ئەمری ترامپ و بە ئەمری ئەمریکا و بە ئەمری جوولەکە نەبێت دەست ناکا بە ئاوا هەرچی شتێک ئەوان نەڵێن نایکەن مسلمانانن زەلیلگی بەردەستی گاور و جوولەکە کردووە ئەمە فەرمانی خۆیان شکاندووە خوا فەرمێت مسلمانان ئیمانداران گاور و جوولەکە مەکەن بە گەورەی خۆتان و ئەولیا و دۆستی خۆتان چونکە ئەوان دۆستی یەکترین ئەولیا و دۆستی یەکترین خۆشەویستی یەکترین لە بەرامبەر مسلمانانە الکوفر میلەة واحیدە یەکەگرن بۆ ناوبردنی مسلمانان خوا فەرمێت لە ئاخری ئاەتەکە ومن يتولهم منكم فإنه منهم إن الله لا يهدي القوم الظالمين خوا فەرمێ ئەوەی کەوا ئەوان بە گەورەی خۆیان ئەزانێ وەکو کۆمەڵە قاداتی کوردی خۆمان هەر ماساویان بۆ ئەکەن بەرنامە ئەوان جێبەجێەکەن وەکو مەیمون بۆیان هەڵەپەڕن هیچیشیان بۆ نەکردن ئەوە خوا فەرمێ ئەوانەی ئەبن بە یەهودی ئەبن بە گاور و جوولەکە لەگەڵ ئەوانان چونکە ئەوان بە گەورەی خۆیان ئەزانن وەکو قاداتی عەرەب وەکو ئالی سەلول و ئالی سقوط و ئالی سعود کە چەپڵەیان بۆ لێدەن و منفعەتی وڵاتیان هەمووی داوە بە ئەمریکا و بە بەریتانیا ئەمانە هەر هەمویان وەکو مەیمون بۆیان هەڵەپەڕن ئەمانە خوا فەرمێ فإنه منهم لەوانن چونکە بەڕاستی ئەوان بە گەورەی خۆیان ئەزانن خوای گەورەش هیدایەتی قەومی زاڵم و ستەمکار و گومڕابوو نادا چونکە ئەوان خۆیان ئەو زوڵمان هەڵبژاردە خۆشەویستان ئیمانداران ئێمەی کورد وەک ئیماندار وەک مسلمان ئەبێ مووقیفمان هەبێ وەک مرۆڤایەتی بێ هەڵوێستمان هەبێ و هەروەها لەسەری هەموویشەوە میلەتی کورد ئەبێ نەک جارێ 100 جار مووقیفی هەبێ لە بەرامبەر کوشتن و بڕینی فەلەستین و غەزا لە بەرامبەر مسلمانانە لە بەرامبەر ئیمانداران بۆ دوژمناتی ئیسرائیل بکە فەرمانی خوا و پێغەمبەری خوا ئێمە ئەوان بە دوژمنی خۆیان بزانین دووەم سەیرکەن لە ساڵی 1991 ئەم پارچەی عێراق کوردستانی عێراق کاتێکەوە ئازاد بوو کە ناوچەی دژەفرین ڕاگەیەنرات معلومی هەموو لایەکمانە زۆرێک لە وڵاتان هاتنە سەرخەت بەڵام ئیسرائیل نادە سەرخەت حسابی کوردستانی وەکو قەتەر و بەحرەین و ئەو وڵاتانەی ترکە کە دژمناتیان لەگەڵیان هەیە ئەمە و ئیسرائیلەیە تۆ بۆ یاڵەپڕی وەیەگریت بە ناوی کوردایەتیەوە دوو جار پێویستمان پێیان بوو نادنە سەرخەت بۆمان یەکەم لەنەوە یەکە دووەم لە 2017 کە ریفراندۆم کرا ڕاپرسێک شتێکە کە دەوڵەتی کوردی ڕاگەیەنرێت کە خەریک و سەر و ماڵیشمان تیا بچێ بەڵام مووقیفیان نەبوو هەڵوێستیان نەبوو بە درۆ جەلەسە لە ئیسرائیل عەلەمی کوردستانیان هەڵە کرد لە پەنا عەلەمی ئیسرائیلە بەڵام کاتێک کورد کەوتە گوڵەڵی کەوتە لێژی هیچ مووقیفێکیان نەبوو هیچ هەڵوێستێکیان نەبوو درۆ دەرەجەچیەکانی ئێرەشیان و ئەوە ئیسرائیل تەیارە هەڵەسێنێت ئیسرائیل فریامانەکەوێ ئەمان کا بە دەوڵەت چاکی کرد بە دەوڵەت والله خەریک و سەر و ماڵ دانین کەرکووکمان دانا خەریک ئەولێر و سلێمانیش دانین بەڵام خوای تر دیارە بەزەی بەم میلەتە ڕەش و ڕووشە هەزار مسلمانێک تیا دوعای کردووە خوا ئامینی مسلمانێکی قبوڵ کردووە ئەینا ئیسا ژێردەستەی دەستی شیعە بووین ژێردەستەی دەستی ڕافیزە بووین وەک چۆن ئەمڕۆ عێراقیان تێکداوە بەسەرێکە ئاوا خاکی کوردستانیان تێکدا بەسەرێکە جا خۆشەویستان تۆی مسلمان ئەبێ ئاگاو لەوە بێت ئاگاو لەوە بێت ئیسرائیل دۆستی تۆ نییە ئەگەر ڕاست دەکەن دۆستی تۆن چەند میلەتیان کرد بە دەوڵەت کە نیوکتی شاری سلێمانی نابێت میلەتە ملیۆنە نەفوسە کردوانەوە دەوڵەت خاوەنی 5 ملیۆن خاوەنی 40 ملیۆن دەوڵەتت نییە ئێستش ئەوانن تحریکی ئەوانە ئەوان دوژمنانت هانەدەن تۆ ئەنفالکەن تۆ بکوشن تۆ لە ناوبەرن قیاداتی بن بەدەستەوە کێ قیاداتی کوردی دا بەدەست تورکیاوە لە ئیسرائیلۆ نەبوو قیاداتی کورد زۆربەی لە وڵاتانە کوژدا کێ کوشتی بۆیە تۆی مسلمان تۆی میلەتی تۆی کوردی مسلمان ئەبێ ئاگاو لە عەقیدە و ویرواڕی خۆت بێ با خەسیرە دنیا وەلئاخیرە نەبی ئەمانە درۆزنن ئەمانە پیاوی ئیسرائیلن
ئەمانە وەک مەیمون بۆ ئیسای هەڵەپەڕن وەک قاداتی عەرەب خۆیان فرۆشتووە تۆی میلەتی کورد ئەبێ ئاگاو لەوە بێ مسلمانینەوەی سەلاحەددینی ئێستەش میلەتی کورد بەوە بەناوبانگە شەرەف و عیزەتی پارێزراوە بەوەی کەوانەوەی سەلاحەدینە بەڵام ئەوەشی کەوا بێئەدەبی کرد بەرامبەر نەوەکانی سەلاحەدین عەرەب و تورک و فارس کردیان ئەمە بەناو ئیسلام و بەناو دینەوە نەبوو بەناوی شۆڤێنیتی خۆیانەوە بوو ئەلمانەکان من کردیان نەک مسلمان و ئیماندار بۆیە کەواتە من و تۆی مسلمان ئەبێ هەمیشە و دائم کە باوە گەورەمان چۆن سەلاحەدین ئیسلامی پاراست و ئیسلامی ڕزگار کرد و قودسی ڕزگار کرد بەڵام و هەروەها میلەتانی تریش قودسی پاراست بەڵام کێ فرۆشتی عەرەب فرۆشتی عەرەب خۆیان فرۆشتیان ئێمە ئەبێ ئەو هەڵوەستە مێژوێ لە دەست نەدەین ئەو عیزەتە مێژوێ لە دەست نەدەین ئیمان و دینمان بپارێزین یەکەم بۆ خوا وە قیامەت و بەرزەخ دووەم بۆ دنیا کە بەڕاستی ئێمە خاوەنی میلەتێکین کە ئیسلاممان وەرگرتووە ڕاست و دروستین لەگەڵا خاوەنی هەڵەست و مەوقیفین مەهماکان دژمنانمان بە ناوی دینیشەوە لەگەڵ ئێمە نەبن بەڵام ئێمە یان دێن دەستخوا چونکە خوا خۆی بەڕاستی ئەمان پارێزێ وخوا خۆشی ئەوانە ناو ئەبدا و سووک و ڕسوانەکە کە بەناو دین و ئەڵڵاه ئەکبەر و لا ئیلاهە ئیلڵاهوە ئەیانەوێ میلەتی کورد زەلیل بکەن خوای هەمویان زەلیل کەی یا ربی خوای لێمان خۆش بی یا ربی خوای عاقبەتمان وەخێر بگێڕی یا ربی خوای لە گوناه و تاوانمان خۆش بی یا ربی خوای لە دەپاڕێینەوە قودسی شەریفی داگیر کراو ڕزگار کەی بە جنود و سەربازی خۆت یا ربی خوای چەندەها سەلاحەدین دروست کەی لەناو ئەم میلەتە بۆ پاراستنی دینەکەی خۆت بۆ پاراستنی ئیسلام بۆ پاراستنی قودس بۆ پاراستنی مەکە و مەدینە یا ربی خوای لە دەپاڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە گوناه و تاوانی خۆمان و دایک و باوکمان خۆش بی عاقبەتمان بەخێر بگێڕی سەربەرزمان کەی بە عیزەتمان کەی سەرشۆڕ و زەلیلی بەردەستی دژمنمان نەکەی یا ربی خوای بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستین نابێتەوە ئەضعەف الئیمانمان هەیە و دەسەڵاتی دوعامان هەیە خوایە تۆ بەتوانایت تۆ قادرت یا ربی خوای وعدی خۆتە جوولەکە ڕسواکەی خوایە وعدی تۆ ڕاستە خوایە بە جنود و سەربازی خۆت سووک و ڕسوایان کە خوایە بە ناخی ئەرزانە بەرە ئەو مسلمانانە ئەو میلەتە ڕەشوروتە ئەو خەڵکە داماوە ئەو خەڵکە مەزلومە خوایە بپارێزە لەژێر ئاگربارانی ئیسرائیل و جوولەکان ڕزگاریان کە پەروەردگارە بەزەی بە حاڵانە بێتەوە یا ربی خوای قاداتی عەرەب کە خیانەت لە قودسەکەن دژمنی قودسن یا ربی خوایان پیاوی جوولەکەن خوای لیان قبوڵ نەکەی خوای جێژ و جاشیان تێک بشکێنی بەسەرێکە خوای ئاگاداریت خۆت کە چیان کرد بەرامبەر بە میلەتی کورد میلەتێکی مسلمان میلەتێکی ئیماندار خوایە لێ دەپاڕێنەوە قاداتی عەرەب سووک و ڕسواکەی یا ربی خوایان زەلیلیان کەی یا ربی خوایە نەسرەت و عیزەت بە ئیسلام بەی بە مسلمانان بەی عیزەت و نەسرەتمان بۆ بگەڕێنیتەوە پەروەردگارە یا ربی خوایان لێ دەپاڕێنەوە لێ دەپاڕێنەوە پەروەردگارە میلەتی کوردمان پارێزراوکە لە هەموو ناڕەحەتی و نەهامەتی و نەکبەتیەک لە هەموو قاتی و گرانیەک لە هەموو زوڵم و ستەمێک لە هەموو زاڵمێک لە هەموو قەیرانێک پەروەردگارە ئەو قەیران و ناڕەحەتانێکە بە سەرمانەوە هەیە خوایە لەسەر سەرمان لایبەی خوایە لە جێگایە خێر و خۆشی شادی دانەی نەسەد و عیزەتمان پێ بەخشی خوایە شیفای نەخۆشەکانمان بەی خوایە ئەم نەخۆشینی نەگریسی کۆرۆنامان لە کۆڵ کەیتەوە یا ربی خوایە لەسەر ئەرزا هەڵیگری خوایە بینێری بۆ گیانی جنودی ئیسرائیل بینێری بۆ گیانی جوولەکەی مەلعون یا ربی خوایە لە سەرەتان خراپتیان بۆ بنێرە یا ربی خوایان جێش و جاشیان تەفرەقەت لێ بکە یا ربی خوایان لە ناویان بەرە حەقی هەموو میلەتانیان لێ بکەرەوە ئیفسادی سەر ئەزگاور و جوولەکەن یا ربی خوایان بیان شێنە بەسەرێکە حەقی هەموو میلەتانی مەزلوم و چەوساویان لێ بکەرەوە ئەوەشی کەوا نێتی کراوە بەرامبەر بە ئیسلاممان بەرامبەر بە دینمان بەرامبەر بە خاکمان وڵاتمان نیشتیمانمان خوایە ئەگەر شاوی دادە خوای دایدەی ئەگەر شاوی دادنیە خوایە عالیەها سافی لەها یا ربی خوای بەناخی ئەرزا یا ربی خوایان بە ئیمانمان ژەنە بە ئیمانمان بنە بە ئیمان و زندومان کەرەوە پەروەردگارە لە ڕۆژی قیامەتا لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله ومحمد رسول الله عشرمان بکە پێغەمبەر باویمان بکە و دەرمان نەکا بە دەستی مبارەکی و پێغەمبەرە نازدارە ئاوی کەوسەرمان بیتێ خوایە لەوانە نەبین ڕقمان بێ لە مسلمان لەوانە نەبین ڕقمان بێ لە ئەهلی قیبلە لەوانە نەبین کەوا زەرەری مسلمانان پێ ناخۆش بێ لەوانە نەبین هەموو
کات و ساتەکان کێشەی مسلمانان بە کێشەی خۆمان بزانین، خۆشی مسلمانان بە خۆشی خۆمان بزانین. خوایە داوای نەسەد و عیزەت و کەرامەت لە تۆ ئەکەین، تاج عیزەت و کەرامەت بکەیتە بەرگمان و سەرسەرمان لە بێ عیزەتی و بێشەرمی و زەلیلی و ڕسوایی ڕزگارمان کە پەروەردگارە بەجاه و مەقامی حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. الحمد لله.